بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەم جارەمان لە زنجیرە باسی ڕوونتردا ڕوونتر لەسەر مەسەلەیە قسە دەکەم کە دەنگ و باسی زۆر هەڵدەگرێ. ئەویش بریتیە لە خۆ جوانکردن، لە خۆڕازاننەوە، لە تەجمیلات. جوانی وشەیەکە هەمومان عەوداڵین، هەمومان بە شوێنی ئەوێڵین، هەمومان هەوڵی بۆ دەدەین، هەمومان پێمان خۆشە ئەو وشەیەمان پاڵ بدرێ، بە خۆمان بڵێن جوانی، بڵێن جەستت جوانە، بڵێن سیارەکەت جوانە، بڵێن مناڵەکەت جوانە، بڵێن ماڵەکەت جوانە، بڵێن خانووەکەت جوانە. هەمووشمان بە پێچەوانەکەی قەڵسین. پێمان ناخۆشە خەڵک پێمان بڵێن ناشیرینی، پێمان بڵێ هاوسەرەکەت ناشیرینە، منداڵەکەت ناشیرینە، خانووەکەت ناشیرینە، سیارەکەت داشقەیە. بۆیە خوای پەروەردگاری ئێمە جوانە و جوانەکانیشی خۆش دەوێت. إن الله تعالى جميل يحب الجمال. لصحيح مسلم پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموویەتی خوای پەروەردگار خۆی جوانە، جوانانیشی خۆش دەوێت. هەموو شتێکی جوانی خۆش دەوێت. بۆیە پەروەردگار سەی دەکەی حتا تەنانەت دنیایەکی جوانی بۆ ئێمە فراهم هێناوە. ولقد زينا السماء الدنيا بزينة الكواكب. تنانەت ئاسمانی ڕازاندۆتەوانە بە ئەستێرەکان، ئەستێرەکانی کردوونە مای جوانی. پێمان دەڵێ ئەگەر لە ماڵەکەتدا سورەیایە گڵۆپێکی جوانی چەند شتی هەبوو، ئەوە حرام نییە، ئەوە خوا ئاسمانی بە ئەستێرە ڕازاندۆتەوە، چراغانی کردووە. مزگەوتەکەت چەندین گڵۆپی جوانی پێوە بوو مانیع نییە. خۆت ئافرەتێکە خشتی جوانی پێوە بوو دەی ڕازاندەوە، خوا جوانە، شتە جوانەکانی پێخۆشە. حەقی خۆتە حەزیش لە شتی جوان بێ. ئیسلام مەنعی نەکردووە حەز لە شتی جوان بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرایەک هاتە خزمەتی، عەرزی کرد ئەی پێغەمبەری خوا زۆرم حەز لە شتی جوانە، حتى ما أحب أن يفوقني أحد بشراك نعل أف من الكبر. أي پێغەمبەری خوا ئەوەندەم حەز لێ شتی جوانم هەبێ. منافیسی خەڵک دەکەم لە جوانیدا. والله پێم خۆش نییە جووتی قۆندەرەم لە پێدا بێ کە خەڵک لەوە جوانتری لە پێدا بێ. یعنی حەز دەکەم حتا لە پێڵاوەکەمە، لە جلەکەمە، لەوەی کەوا دەیپۆشم کە لەبەری دەکەم، حەز دەکەم لە هەموو کەس شتەکانم جوانتر بێ، سیارەکەم لە هەموو کەس جوانتر بێ، جلوبەرگم لە هەموو کەس جوانتر بێ، قۆندەرەم لە هەموو کەس جوانتر بێ. ئەمە کیبرە. ئەی پێغەمبەری خوا ئەمە کیبرە، ئەمە خوا پێی ناخۆشە. پێغەمبەر فەرمووی لا نەوەڵڵا، الكبر بطر الحق وغمط الناس. کیبر و خۆبەزلزانین کە خوا نەهی لێ کردووە، ڕقی لێتی دووشتە. یەکەمیان ئینکاری حەق بکەی، مەسەلەیەک دێتە پێشەوە، تۆ سوورە و سوور دەزانی ئەمە ئاوا ڕاستەکەیەتی، بەڵام قەت نایسەلمێنی. زۆر پێ کەسێکی نەسەلمێنی و سووری لەسەر ناحەقی خۆت، ئەوە خوا پێی ناخۆشە. دووەمیان بە چاوی سوک سەیری خەڵکی کەی، کەست پێشن نەبێ، خۆت پێ لە هەموو کەس زاناتر و گەورەتر و باشتر بێ. هەموو کەست پێ بچوو بێ، خۆت بە فیل بزیانی خەڵک بە مێرولا، خۆت لە ئاسمان ببینی و خەڵک لە ناخی زەویدا، ئەوە خوا پێی ناخۆشە. ئەینا مافی خۆتە حەز بکەی جلێکت لە بەرابێ کەس لەو مۆدیلە نەیدووری بێ. یعنی بڵێ وەڵام من مۆدیلی جلێک دادێنم وایە لە چوارچێوەی شەرع نەچێتە دەرەوە، ژن بیان پیاوبی شەرع پێی ناخۆش نییە، با کەس لەوەی تۆ نەیبوو بێ. ئەمە کیبر نییە. هەندێ دیاردە هەیە کە خەڵک بۆ جوانی بەکاریان دێنێ، بە تایبەتی چینی خوشکانی بەڕێزمان حەز دەکە ئەمە جوانکاریە، با بزانین لە شەرعا چۆنە. یەکێ لەوانە نینۆک درێژکردن. زۆربەی ئافرەتان دەبینی هەتا کوڕانیشم ئێستا بینیوە نینۆک درێژ دەکەن. ئەو نینۆکە درێژە پیان جوانە، بۆ جوانی بەکاری دێنن، یەکێکە لە خۆ جوانکردن. لە صحیح مسلمە هاتووە ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وقت لنا في قص الشارب وتقليم الأظفار ونتف الإبط وحلق العانة ألا نترك أكثر من 40 ليلة. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی ئەمانەی بۆ دیاری کردین، کورکردنەوەی سمێڵمان، کردنی نۆکمان، لابردنی مووی بن هەنگڵمان، لابردنی مووی عەورەتمان. ئەمانە فەرمووی سمێڵ بەرسمێڵکردن، نینۆککردن، مووی بنباڵ، مووی عەورەت، ئەم چوارە خەڵکینە ئاگادار بن با لە 40 شەو زیاتر تێپەڕ نەکا، با لە 40 شەو زیاتر تێپەڕ نەکا، دەستکاری بکەن و کورتی کەنەوە لای بن. ئیمام ئیبن حەجەری عەسقەلانی لە فەتح الباریدا لە مجەلەدی 12دا لە لاپەڕەی 467 دەفەرمێ وهذا التوقيت قد يختلف باختلاف الأشخاص والأحوال والضابط في ذلك هو الحاجة.
دەفەرمێ ئەو دیاریکردنەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە 40 شەو بە مانجێک و دەشرە و ئەوە دەگۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێک لە زمانێکەوە بۆ زمانێک لە شوێنێکەوە بۆ شوێنێک و قاعدە گشتیەکە بریتیە لە پێویستی. ئێستامە ڕوونترکەمەوە ئافرەتێک زمانی قەدیم ڕۆژانە مەڕووماڵاتی شوێنەکەی خاوێن کردوێتەوە، چۆ قشپل و ڕیخ و ئەوانەی بەدەست خاوێن کردوێتەوە ئیش و کارەکەی ئەوە بووە. ئافرەتێک پیاوێک گەنجێک چۆ زرعاتی کردووە، دایمە دەستی لەناو قڕ و پیسی و زرعات و ئەمانەدا بووە. پیشەیە دەکرێت 40 شەو نینۆکینەکە پڕ بێ لە ڕیخ و پیسی بۆ ئەم ناوەڵاو کاکەوە دەبێت هەر وریا بە هەفتانەش نەیە، چونکە هەر ئەوا بکە ڕیخ و پیسی ئەچێ دەژێنێ نینۆکیەوە. ئەی تەلەبەیەکی جامیعە کچێکی جامیعە بە حیاتی قاپەکەشی بۆ خۆی ناشۆداکی وەی دەشوە، نینۆکی چی دەچێت دەژێرەوە؟ وەڵا هیچ ناچێت دەژێریەوە. هەرەوەیە کە لە تەواڵێت ها دەستی خۆت دەشوە، ئەم بەگەت 40 ڕۆژیش نینۆکینەکە دێ بە 40 ڕۆژانی نینۆکی ئافرەتێک ئەوەندەی لێدێ. ئە ناشەرعیە کەواتە ناشەرعی نییە، بەڵام نەهێرە لە وەز زیاتر درێژ بێ، کەواتە بۆ ئەمیان هەفتەیەکیش زۆرە، بۆ ئەمیان 40 شەویش عیبی نییە. کەسێش کە حەساسیەتی هەیە بە دەستکاردنیکردنی مو، ئەگەر ڕۆژانە دەستکاری مۆکانی شوێنەکانی جەستەی بکە حەساسیەتی پێستی هەیە با تا 40 شەو لای نەبە. بەڵام کەسێش کە هیچ حەساسیەتی نییە، معقول نییە مووی عەورەت و بنباڵی 40 شەوی نەکا و دنیای لە کۆڵ کابێ، بەرامبەرەکەشی ناڕەحەتکە. کەواتە لە کەسێک بۆ کەسێک لە زەمانێک بۆ زەمانێک ئەو حکمە شەرعیە دەگۆڕێ. ئەوە ئیمام ابن حەجەر ئاوا لە فەرمودەکەی پێغەمبەری صلی الله علیه وسلم حاڵی بووە. کەواتە کچێک یان کوڕێک پێی جوان بوو، ئیشوکاریشی ئەو بوو، پاک و خاوێنانە دەژیا و دەستی لە پیسی ڕۆژانە نەدەنا، مافی خۆی پێدەدرێت 40 شەو چەند دەکانی نۆکەکەی چەند درێژ دەبێت، ئەوەندە لەوانێ درێژ بێ. جوانیە قەیچێکە، بەڵام بال لەوە زیاتر درێژ نەبێ، لەو حەدەشدا ئیتر ئەوەندەش درێژ بێت چێتە چای بەرامبەرەکەیەوە، هەر لەوێدا ناچارە بە خۆی بیکە. کەواتە کە کەسێکمان بینی تۆزێ نینۆکی درێژ بووە نەزانین دنیا کاول بووە، چونکە خەڵکی ئەمڕۆ لە زەمانێک بۆ زەمانێک و لە مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر فەرقی هەیە. دووەمیان ڕەشکردنەوەی مووی سەر و سمێڵ و ڕیش و ئەوانە ئایا دروستە؟ لە وەڵامە دەڵێن بەم مەرجانە دروستە. یەکەم کەسەکە گەنج بێ. گەنج چێیە؟ گەنجێک تا 40 ساڵیش هەر گەنجە، 45 ساڵیش هەر بە گەنج حیساب دەکرێت. گەنجێک دەبینی تەمەنی 20 ساڵە، تەمەنی 25 ساڵە، سەری هەمووی سپی بووە، جا هەیە بە ویراسی وایە، با و باپیرانی هەر بە گەنجی سەریان سپی دەبێت، ڕێشی سپی دەبێت، سمێڵی سپی دەبێت، برۆی سپی دەبێت، هەیە بە ویراسی وایە، هەیە بەهۆی نەخۆشیەوە توش بووە، هەیە بەهۆی هۆرمۆناتەوە تێک چووە. ئەم تەمەنی ئەمە سەیەکی مناڵێکی دوێنە 25 ساڵ، گەنجێکی 30 ساڵ معقول نیە سەر و ڕیشێکی سپی و قارچکی هەبێ، بەڵام مافی خۆیەتی مادام گەنجە بۆی هەیە سەر و ڕیشی بۆیە بکە، بە ڕەش هیچ عانیێک نییە. بەڵام بۆیەکە ئەوانە نەبێت کە توێکەڵ دروست دەکات، توێکەڵ ئەوەیە کە مۆکەت ئاوا ڕاکێشە بە نینۆکتەوە شتێک بەجێ نەمێنێ، بەس ڕەنگ بێ وەکو خەنەوا بێ، جا ڕەشیش بێ کێشە نییە. لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانەی بە گەنجی سەر و ڕیش و سمێڵیان بۆ یاخ کردووە، حەزەتی عوسمانی کوڕی عەفانی زاوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئیمامی حەسەن، ئیمامی حوسێن، عقبەی کوڕی عامیر، چەندین سەحابەی تر ئەوانە لە کیبای سەحابەن، هەر بە گەنجی سخەری بۆ ڕیشیان سەر و ڕیشیان سپی بێ خێرا بۆیە ڕەشیان لێداوە. لە گەورە تابعینەکان محەممەدی کوڕی سیرین ئیبن سیرین کەمووی ڕەشی دێ دەرکەوتەوە بۆیە ڕەشی لێداوە، بۆیە کردووە، ئەوە گەورە تابعین و بزانایکی هەرە گەورەی ئیسلامیشە. ئەی پیریش بۆی هەیە کە برا عمری 70 ساڵە حەزی لە مووی سپی نییە، مافی خۆیەتی، بەڵام ڕەش نەکا باشە، ڕەش بۆ ئەو باش نییە بەڕێزان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێ کردو هەر لەگەڵ پێستی ئەویشە ناگونجێ. باوشی ئەبوبەکری سدیق ناوی ئەبوو قوحافە بوو، لە ساڵی فەتحی مەککەدا هێنانە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم. لە حەدیثەکە دەفەرمێت سەری وەکو قارچکی سپی بوو، سەر و ڕیشی سپی، مووی ڕەشی تیا نەما بوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی غەیڕوا هذا واجتەنیبوا السەواد، ئەم سەر و ڕیشەی بۆ ئەم پیرەمێردە با دڵی بە دنیا خۆش بێ، بۆی یەکەن، بەڵام با ڕەشی تۆق نەبێ. یعنی کەسێکی وەکو ئەم پیاوە بەڕێزانی بە تەمەنن حەزیان لێ سمێڵیان بۆ یاخکەنەوە، سەریان بۆ یاخکەنەوە، تۆزێ مەیلە و بەزەر کاڵ بیکەن، بە خەنەیی بیکەن، ڕەشەکەی تۆق نەبێ و تۆزێ زەردی لەگەڵ تێکەڵاوکەن بۆی سوورباوێک بنوێنێ، هیچ مانیعێک نییە. دینی ئێمە هەر پێی خۆش نییە هەموو وەسپێ دەرکەوێ،
فغيروا هذا كاكما بيقولن بان بيرمير بوا دستي للدنيا بردعوا بمشوي هر خوي دبيني لا انا دا خوي برچا دك الله يصلي عليه مركم كتوز بيني مكان راشن هيزو قرك تيدا قريتو بعد ود بالدنيا خوش به با اجنون نشكه او بو بيريش مانعني بلان با رشي توغ نبي چونك ام رشه توخش دك ام بيرمير دانا گونزي ها اسلام هريك شوني خوي بداناوا با ميلو زلباو به سورباو به كلغ رنجي او خني به اوش ديشي جوانا خاڵی یەکەم عەرزمان کرد بۆ گەنج بێ بەڵام کتوپڕ بە ویراسی بە شتێک مۆکانی سپی بوو بن دووەم بۆ خەڵەتاندن و سەختەکاری نەبێ گەنجێک سەری وەکو قیر لێ کردووە تۆزە دڵتەڕیشە عمری 40 ساڵە وەکو 25 ساڵ دەرەکەوێت چێتە خوازبێنی ئافرەتێک فەقیرە کە سەیری یەکەم ئەمە هێستا 1 میلیۆن ڕەش ئین نەبووە وەختی شووی پێ دەکا کچەکە و دین دەچێتە ماڵی خۆی کوڕە هەموو هەفتان بۆیە دەکا ئینا خۆ سەری هەدنەوە نەماوە ئەوە ساختەیە ئەگە کچێکیشەوە کە هەر ساختەیە ئەبێ واقعی خۆی دەرخا بڵێ من ئەسڵەکەی خۆم ئاوایە بەڵام حەزیشم بە جوانکاری ئەمەشم کردووە هەروەها بۆ ڕاکردن لە قانون نەبێ کەسێ تاوانێکی کردووە مۆکانی ماش و برنجی بووە یان سپی بووە بۆ ئەوەی خۆی لە یاسا بدزێتەوە ئەچێ مۆکانی هەمووی ڕەش دەکات ئەوە لەو کاتەدا فێڵکردن لە یاسا و خۆدزینەوە و تەزویرکردن دەچێتە قاڵبی حرامەوە چونکە پێشەی یاسایە سێم ژن بۆ مێردەکەی بێ مێرد بۆ ژنەکەی بێ یان لە شوکردنا بڵێ من ئاوا بووم وەکو عەرزم کردن بژن و مێرد لەبەر چاوی یەکتریا ڕوون بێ کەواتە ڕەشکردنەوەی موش ئەو گوناهە نییە کە خەڵکێک وا دەزانێ هەرچی کردی تر نە نوێژی دروستە و نەغوسڵی دروستە بە شەرتی ئەو بۆیانە بۆیە بێ عەرزم کردن یعنی کە ئاوا موویەکت ڕاشێشە بە نینۆکتەوە هیچ ئاسارێک بەجێ نەهێڵێ تەنها ڕەنگ بێ جا ئەوە خەنەیە هەرج ناوێکی لێدەنێ خەنەی هیندیە ولو ما دانش بقري كشتي باشن وإنسان توشي حساسيتي بيستو سر وأنا ناكل سيميان لا بردني موي زيادة دموتشاو بو أفراد بتابتي حتى بو بياوش أم صرومة أوانا أما دروست يعني بتابت برشناقي أماني أفراد بالزوري لم زمان دا زياتر مو يعني لدي سميالي رشد بجاري واهيا تنيو تشاواني ئەمانەی هەموو پیاو ئەمانەی خەریکە هەمووی مووی دێرێ ئەمە لای بە شەرعیە یاننا ئایا خۆ جوان ئەگەوابێ ناشرینە ئافرەتە سمێڵی ئەوەندەی لێ هات بێ و چەنەگەی هەمووی موو بێ و پیاوێک ئەمانەی هەر هەموو موو بێ شتێکی ناشرینە ئایا دروستە لای بەی دەڵێن هۆکارەکانی ئەم دروستبوونی مۆ یەکەم بۆ ماوەیە لە ڕووی زانستیەوە مرۆڤی ڕۆژهەڵاتی ئافرەتی ڕۆژهەڵات ئاسیا هەمووی بەگشتی و ئەم منتیقەی ئێمەش بە تایبەتی سروشتی بۆ ماوەیی وایە ئافرەتانی بە زۆری مولد موچاویان دەڕوێ ئێستا ئەوروپا و ئەمریکا وانیە ئوسترالیا وانیە بزان ئەو سوورە کاڵانە خەدمێکیان لە چەنەگە و لە هینیان ناڕوێ ئافرەتانیان کەمتر مویان لە دەڕوێ ڕۆژهەڵاتیەکان زیاتر و ئاساییەکان بە تایبەتی زیاتر دووەمیان بەکارهێنانی دەرمان جاریوە ئافرەتێک نەخۆشە یان پیاوێک نەخۆشە دەرمانێک بەکاردێنێ کە هۆرمۆنی نێرینەیی زیاتر دەکات ئافرەتی وای عملیاتێک دەکرێت شتێک دەکرێت دەرمانی ئەدرێتێت دوای دەرمانەکەڵە وەڵا لە دوای ئەو عملیاتە وام لە دوای عملیاتەکە وا لێ ناتەوە خوشکی خۆم لە دوای دەرمانەکە وا لێ هاتووە ئەو دەرمانە هۆرمۆنی نێرینەیی زیاد دەکات لە لەشتا وەختی ئافرەتەکە بە خۆی ئەزانێ هەموو دەموچاوی بێتە موو ئەوە هۆکارەکەی ئەوەیە سێمیان گەیشتن بە سینی ئەس هەر ئافرەتێک لە بێنوێژی وەستایەوە و پیر بوو ئەهات ئافرەتە بە تەمەنەکان سێگەی سمیاڵی ئەوەندەی لێ دێ یەکسەر ئەمانەی مویان لێ پەیدا دەبێت ئەوە نیشانەی ئەوەیە لە بێنوێژی وەستاوەتەوە سنی ئەسۆ مناڵی نابێت چوارەم تێکشوونی هۆرمۆنات ها کچێکی گەنجە و سەیەکەی ئەمانەی هەمووی بۆتە موو بە تایبەتی خوارد چەناگە ئەوانەی ئەوە هۆرمۆناتەکانی تێکشۆ پێویستە بچێتە لای دکتۆری پسپۆڕی پێست پشکنینی هۆرمۆنات بکا بزانێت هۆرمۆناتەکانی بەچی تێکشۆ چۆن دێتەوە شوێنی خۆی لەم حاڵەتانەدا کە ئافرەت دەموچاوی مواوی دەبێ چی بکە لای بە بەڵێ دروستە لای بە زانایەکی گەورەی وەکو ئیمامی عەینی لە کتێبی عومدەت القاری شەرحی صحیح البخاری لمجلدی دوولا لە لاپەڕەی 193 دا دەفەرمێ ئەوە قسەی ئەو زانە گەورەیە کە شەرحی صحیحی بخاری کردو بە ناوی عومدەت القاریەوە دەفەرمێ ولا تمنع الأدوية التي تزيل الكلف وتحسن الوجه للزوج وكذا أخذ الشعر منه مانع نییە بەکارهێنانی هەر دا و دەرمانێک بۆ لابردنی چرچ و لۆچ و پەڵەی دەموچاو و ناشیرنی دەموچاو و جوانکردنی دەموچاو بۆ ئافرەتان و هەر دەرمانێک بۆ لابردنی مووی دەموچاوی ئافرەت ئەو زەمەنە ئەو عالمە فەرموویەتی لە شەرحی صحیح بوخاریدا هەر دەرمانێکی ئارایشگا کە دەموچاوی ئافرەت سپی و سۆڵ و جوانکە
و بیڕازێنێتەوە و ناشرینەکانی لابا و مووەکانی لابا ئەو دەرمانانە بێشەرعینین لە هەر ساڵێنەکە بەکاربێن. إمام ابن الجوزي دفهمه وأما الأدوية التي تزيل الكلفة وتحسن الوجه للزوج فلا أرى بها بأسا. دەڵێ هەموو دەرمانێک هی جوانکاری کە دەموچاوی ئافرەت دەڕازێنێتەوە جوانی دەکا و چرچولۆچی لادەبا و دەموچاوی دەکاتەوە و مووەکانی لادەبا بۆ مێردی خۆی هیچ بەلامەوە بێشەرعی نییە و هیچ خراپەیەکی تێدا نابینم. مامۆستاکەی ئیبن الجەوزی کە ناوی عەبدولوەهابی کوڕی مبارەکی ئەنماطیە دەفەرمێ إذا أخذت المرأة الشعر من وجهها لأجل زوجها بعد رؤيته إياها فلا بأس به. أجر جنيك دموی لە دەموچاوی هاتو مێردەکەی بینی بووی ئاوایە چوو لای بردن بە هەر شتێک کە لای بەرێ، بە لێزەر لای دەبا، بە دەرمان لای دەبا، بە پەد لای دەبا، بە موچێژ لای دەبا، هیچ بێشەرعێکی تێدا نییە. کارێکی زۆر چاشی کردەوە بۆ مێردی خۆی بڕازێنێتەوە. کەواتە هەموو ئەو دەرمانانەی کە لە ئارایشگا و ساڵۆنەکانە بەکاردێن بۆ لابردنی چرچولۆچی پێستی ئافرەت، بۆ لابردنی ماڵە و هەر شتێک بێ و بەلابردنی مووەکانی جەستەی بێ، جا بە لێزەر بەکاربێ لە سەنتەری لێزەر و ئەوانەدا دکتۆری پسپۆڕی ئیخسایی پێست بیکە، یان هەر دەرمانێک بێ بە هەر شێوەیەک بێ، بە پەد بێ، بە لەزگە بێ، بە هەر شتێک ئافرەتان دەیکەن بێشەرعێکی تێدانێ و ئەو کەسەی کە دەیکەن نەهیلە نەکراوە و ئەو کەسەش کە کردوێتی بێشەرعی نەکردووە. ئیمام ئیبن الحەجەری عەسقەلانی لە فەتح الباریدا لە مجەلەدی 12دا لە لاپەڕەی 500 دەفەرمێ خێزانی ئیبن ئیسحاق فەرمووی شوم کردبوو تازە بوو چوومە خزمەتی خاتو عایشەی دایکی ئیمانداران خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. عرضم کرد ئەی خاتو عایشەی دایکمان المرأة تحف جبینها لزوجها موم لە نێو چاوان هاتووە، هەست دەکەم ئەمانم تەواو مو گرتوویەتی، ئافرەتی ئیماندار بۆی هەیە دەستکاری مووی نێو چاوانی بکە و نێو چاوانی هەڵکا و دم و چاوی بکاتەوە بۆ مێردەکەی. خاتو عایشەی ژیر و عاقڵ و کراوە و ئینسانی ڕۆشنبیری ئیسلامی فەرمۆی ئومیتی الأذى عنك ما استطعتی. ئەی خێزانی ئیبن ئیسحاق، ئەی ئافرەتی ئیماندار بزانە هەرچی ئازارە، هەرچی لە ناسک و نازداری ئافرەت کەم دەکاتەوە، جا پەڵەیەکە، پەڵەیەکی دموچاوە، زیبکەیەکە، چاڵ و چۆڵێکە، موویەکە، هەر شتێک لە ناسک و نازداری و شۆخی شەنگی ئافرەت کەم دەکاتەوە لای بە هەرچی بەستەتاعتی بە هەر شتێ لای دەبەی. ئەوە فتوای خاتو عایشەیە کە لە ماڵی پێغەمبەرە پەروەردە بووە، کە فتوای دەخوا و عولەما گەورەکان ئیمام شافعی وان شتیان لێ وەرگرتووە، لە مەسەبەکەیە چەندیش لە عایشە وەرگیراوە. ئەوە فتوای خاتو عایشەیە بۆ ئافرەتان و بۆ ساڵۆنەکان. هەر شتێک جوانی بە ئافرەت دەبەخشێ و ئازارێک کە ئافرەت ئەرێ دموچاوی بێتە و ئازاری پێدەخوایاننا وانە ئازارە، ئافرەتە پەڵە لەسەر دموچاوی پەیدا بێ ئازارەیاننا، چرچولۆچ لە دموچاوی پەیدا بێ ئازارە بۆی، زیبکە پەیدا بێ ئازارە. هەر شتێک ئافرەتی بەڕێز ئازارت دەدا و ناڕەحەتت دەکات لای بە هەر شێوەیەک دەتوانی، بە هەر دەرمانێک دەتوانی لای بە شەرتە تەندروستی تێک نەدا، یعنی دکتۆر پسپۆڕ ئاماژەی پێدا بێ کە زەرەری گەورەتر لێ نادا. جوانت دەکات بیکە مەستەتاعتی چەندی لە تواناتدایە نەیفەرموو هەرمووی نێو چاوانت، ئەو مووی نێو چاوانت هەر هیچ هەرچی شتێک ئازارت دەدا ئەی ئافرەتی بەڕێز کردت دروستە. وی ئافرەتە کە لە ساڵن ئەم دەرمانانە بۆ خەڵک دەکات لەژێر چاودێری دکتۆری پێست و تەندروست وەزاری تەندروستیدا خۆی بەهل لە خۆ بەکاری نایەنێ ئەیبرا چ گوناهێکی کردووە داماوە. ئەگە ئافرەتی ئەمانە دەکا و خۆی بۆ مێردەکەی شۆخ و شەنگ دەکا و ئازاریان کچێکیش لەسەر دموچاوی خۆی لادەبا چه حرامێکی کردووە. ئەوە قسەی زانا گەورەکەی ئیسلام ئیبن حەجەری عەسقەلانیە لە فەتح الباریدا کە ئیستیدلال بم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. چوارەمیان بۆی نینۆک شتێکی زۆر خراپە لەبەر دووهۆ. یەکەمیان توێکڵ دروست دەکات لەسەر توێکڵ دروست دەکات بەڕێزان. مادام توێکڵ دروست دەکات ئافرەت کاتێ دەستنوێژ دەگرێت غوسڵ دەکات بۆیەکە ناهێڵێ ئاو بچێت دەژێریەوە بەشێک لە دەستەی تەڕ نابێ کەواتە ناشەرعیە. دووەمیان لە ڕووی طبیەوە بۆی نینۆک زەرەرێکی زۆر گەورە لە ئینسان دەدا. گۆڤارێکەیە گۆڤاری پزیشکی نوێ، ئەوە گۆڤارەکە دکتۆرەکان دەینووسن، گۆڤاری پزیشکی نوێ ژمارەی 8 لاپەڕەی 12 سیرکەن. ئەڵێ سێ شت هەیە تەزویراتی یەکجار زۆرە، مادە خراپەکانی تێدا بەکاردێن و دەخلێنە بازاڕەوە. بۆی نینۆک، قەڵەمی چاو، سوراوی لێو، ناڵم هەمویان، یعنی ئەمانی لە بازاڕ ئێمەدان بە زۆری هەر عادیە خراپەکەیەتی. ئەم سێشتانە دەبێت ئافرەت زۆر وریا بێ لە بەکارهێنانیان، چونکە دەبێتە هۆکاری نەخۆشی پێست بە تایبەت توش بوون بە نەخۆشی بیرۆ بەنابەخوا.
ئەو سیانە زۆر خراپن بەتایبەت مادە عادیەکانی کە کوالیتیان نییە و هەر بە نرخێکی بازار دەخرێنە بازارەوە بۆی نینۆ قەڵەمی چاو سوراوی لێوی ئافرەتان ناڵم هەمویان بەڵام ئەوانەی کە لە کوالیتی و پزیشکی دەرنەچوونەوە قسەی دکتۆرە قسەی مەلا نییە شەرع کە ئەمەی لە ئافرەت مەنع کردووە دەڵێ بۆی نینۆک مەکە ئیسلامی ئێمە هەر دەرگایەک داخە دەرگایەکی کەت بۆ دەکاتەوە لە مقابلە دەڵێ ئافرەت با بۆیەکانی ڕەنگ بکە نینۆکی ڕەنگ بکە بەڵام بە بۆیە مەیکە کە توێکەڵ بێ ڕەنگ بەکاربێنە ڕەنگ بەکاربێنە وەکو چی ئیسلام خەنەی داناوە خەنە بەڕێزان دوو سیفەتی زۆر چاکیەیە یەکەم زۆر جوانە بۆ دەستی ئافرەت بۆ نینۆکی ئافرەت دووەمیان مادەیەکی پزیشکی ئەوەندە بەهێزە هەر ئافرەتێ بەکاری بێنێ بەردەوام بۆ دەست و بۆ قاچی لە نەخۆشیەکانی پێز دەپارێزرێ چونکە مانیع نایەوە پەنجەکانی کەڕوو بکەن و ئاو کاری لێ بکە کە بە زۆری دەستی بەڵام بەداخەوە خەنەی ئەمڕۆ ئەسڵی نییە گوڵی خەنە زۆر سووکە بۆ ئەوەی وەزنی قورس بێدیانن هەندێک لمی دەریا و ئەوانەی تێکەڵاو دەکەنان شیسەی خەنە زۆر قورسە ئەوە ڕەم بێ یەک لە سەردەی ئەسڵەکەی بێ ئەگەر ئەسڵەکەی دەستکەوێ ئافرەت نینۆشی لە زیاتی بۆی نینۆک بە خەنە بڕازێنێتەوە بە حیاتی تووشی نەخۆشی نینۆک نابێ لە پەنجەی قاچی بگرێ بە حیاتی تووشی کەڕووی پەنجەکانی قاچ نابێ هەتا پیاویش بەکاری بێنێ لە نەخۆشی دەیپارێزێ بەڕێزان لە نەخۆشیەکان دەیپارێزێ بۆیە ئیسلام ئەمری کردو ئافرەتان خۆ بڕازێننەوە گە حەزیان لێبوو مێردەکان حەزی لێبوو نینۆکیان بە خەنە بگرن دەست و پلیان لە خەنەدەن بۆیە کاتی خۆی بووکەکانی ئێمە لە کوردەواری کە دەگوازانەوە خەنە بەندانێتی ها خەنەیان بە سونەتی پێغەمبەر دەزانی نیشانی بەختەوەری و خۆشی و ڕازاوەییە ئافرەتێک نامەیەکی دا بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاتو عایشە دەفەرمێ وتی ئەی پێغەمبەری خوا ئەو نامەیەت بۆ هاتووە پێغەمبەری خوا لەو دی و پەردەوە دەستی درێژ کرد و نامەکەی لێوەرگرت فەرمووی ئەمە دەستی پیاوە یان دەستی ژنە وتی ئەی پێغەمبەری خوا ئافرەتم دەستی پێ ئەژنە فەرمووی لەو كنت امرأة لغيرت أظفارك بالحناء هەرە کچە باشەکە ژنە باشەکە ئەگەر ڕاز دەکەی دەستی ئافرەتە بۆی ئەو پرسیارم لێ کردی ئەو بۆ نینۆکت بە خەنە نییە ئەوانی نۆکەکان خەنەت لێ بدانایە و جوانت بکردایە ڕەنگت بگۆڕیایە لە غەیرتی یعنی ئافرەت بۆی هەیە ڕەنگی نینۆکەکانی بگۆڕێت بە مادەیەک بەڵام بەلحەنا بە خەنە بیکە یان زەمانێشکە شتێک دادێت توێکەڵ دروست ناکە بەس ڕەنگە ئافرەتانی بەڕێز بۆیان هەیە ڕەنگی نینۆکەکانیان لەگەڵ جلەکانیان بگونجێنن خۆزگە ئەو مادانە پەیدا بوونایەکە وەکو خەنەوان هەم لە ڕووی پزیشکەوە سوودیان دەبوو هەم توێکڵیان لەسەر نینۆکەکە دروست نەدەکرد چونکە ئەو نینۆکە دەڕزێنێ بە بەردەوامی بەتایبەتی بۆ مناڵ بەکاری مێنن کەواتە بەڕێزان خۆ جوانکردن و خۆ ڕازاندنەوە لە ئیسلامدا ئیفرات و تەفریتی تیا نەکرێت نە قەت دەرمانێک بەکارنێنی نە ئەوەندەش خۆت بکەی بە تاقیگە بۆ هەموو دەرمانێک ئەو دەرمانە جوانکاریانی کە خوشکانمان بەکاری دێنن با لەو مادانە بێت کە تەندروستین کە دکتۆری پسپۆڕی اعتیمادی کردوونە سەر لە بواری پێستا زەرەدن لێ نادەن هەر لێرەوە دەتوانین بڵین ئایا پارەی ساڵۆنەکان حرامە ئایا ئەو ئافرەتانی ساڵۆنیان هەیە گوناهبارن چونکە هێشتاش لە دیدی ئێمەدا ساڵۆن خەڵکێک حەز دەکات بیتەقێنێتەوە وازانێ نادی و عارەخانەیە نەخێر لە دیدی ئیسلامەوە وانییە چۆن دەلاکی پیاوان هەیە ئەی دەلاک چ تاوانێکی هەیە وڵا خزمەتی بە هەمومان کردووە ئەو کوڵک و کاڵ و پیسە نابێتە ماڵەوە ساڵۆنی ئافرەتانیش دەلاکی پیاوانە کاکە ئەتر دێمە سەرباسی لەم برۆ باریک دەکاتەوە لە دەرسی داهاتوودا حکمە شەرعیەکانی برۆشتان بۆ باز دەکەم ئەم ئیسلامە ئەو توندیە نییە کە خەڵکێک وا حاڵی بووە کە ئیسلام هیچی تێدا نییە هەمووش بە بەڵگەی کتێبە گەورەکانی ئیسلام لێنینەوە کە بەداخەوە زۆر جار لیان بێ ئاگەین لە ساڵۆنا چ دەکرێت یان سەر مێژ دەکرێت و قژ بۆیە دەکرێت یان برۆ باریک دەکرێتەوە یان میکیاژ و سوور و سپیاو دەکرێت یان لێو سوور دەکرێت ئێمانش مانیعی شەرعیان نییە هەموومان باس کرد بەتایبەتیەکە بۆ مێردەکەی خۆی بێ کچێک وەختی شوکردنێتی ببووک دەگوازرێتەوە ئەی چێ بیکە هەر ئەوە بڕوە نابێ ئەبێ لە ساڵۆن نابکرێت کەواتە پارەی ساڵۆن حرام نییە بە شەرتێ موادەکانی کیمیاییەکان نەبن بەو شێوەی کە زەرر لە جەستەی ئافرەتەن لە ژێر ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و کۆنتاکی هەبێ لەگەڵ پسپۆڕێکی نەخۆشیەکانی پێستا ئافرەتانی ساڵۆن پرس بۆ دکتۆرە بکە دکتۆر ئەم مادەیە بەکاربێنم زەرەری نییە بۆ جەستەی ئافرەتەکە نەک هەرچی شتی هەرزانە وەکو تاقیگە لەسەر ئافرەتانی بەڕێز تاقیکاتەوە پارەکەی حرام نییە هەتا تەنها خوشکێک لێ پرسی بووم ئایا نوێژ لە ساڵۆنا دروستە ئەڵێن نوێژی تیا دروست نییە بەڵێن نوێژ لە ساڵۆنیشا دروستە وەکو لە دەلاخانەیە دروستە ئەویش شوێنێکە هیچ حرامێتێکی تێدا نییە و پارەی ساڵۆنەکەش حەڵاڵە زیادە ڕەویکردنیش لە هەر شتێکا بێ شتێکی باش نییە بەڵام لە سنووری خۆیدا ئەویش ڕێگە پێدراوە خۆ جوانکردن کێشەی نێوان ژن و مێرد حەل دەکا زۆربەی جار ژن کە گرنگی بە خۆی نادا کێشەی خێزانی دروست دەبێت بۆیە ساڵۆنەکان و ئارایشگاکان و دەرمانەکانی خۆ جوانکردن بەشێکن لە چارەسەری نێوانی ژن و مێرد
کابراەک ئافرەتێک دێتە ماڵی مامۆستا قانیعی شاعیری زانا و شاعیری گەورە و مەلای گەورەی کورد خێزانی مامۆستا قانیع ناوی خاتوو ئەمنە دەبێ ئامینە دەبێ دەڵێ یا شێخ هەموو جار بە مامۆستای بەڕێز مامۆستا قانیع دەڵێ یا شێخ وەڵام ئەم ژنە هاتووە چنگی ڕۆنەکەرەشی هێناوە دەڵێ یاخوانەی بڕێ بۆچی هاتووە وەڵا هاتۆ نوشتەیەکی دوعایەکی بۆ بکەیت چەور و شیرین بێ بۆی لای مێردەکەی خۆشەویست بێ و مێردەکەی کەڵکەڵی ژنێنانی دووەم کەوتۆتە سەریەوە ڕووی لە مافرەتە نیان نوشتەیەکی چەور و شیرینی بۆ بکە و بەڵکو مێردەکەی ڕووی تێبێ و شیرین بێ مامۆستا قانیعیش بۆ خۆمان هەمومان دەزانین چ سوحبەت چیەک بووە دەڵێ وەڵا دەی مەلا ژن پێی بڵێ هەر ئەو ڕۆنەکەرەی کە خۆت هێناوتە بێنەبی بە لەودی و لەشی پێت چەور کە جوان جوان شەکرەوردەشمان هەیە لە دەستکواوانە بیکوتە شەکرەوردەکەشی پێکە با بڕواتەوە مێردەکەی هەر دەیلێسێتەوە بە زمان چونکە هەم چەورە هەم شیرینە بەخوا من غێری ئەوە دوعای تری چەور و شیرینم نەبیستووە ئافرین مەلای زانە ئەوە مەلای کوردە مەلای شەرع زانە ئینە کەی برا دوعای چەور و شیرینی هەیە تی وەڵام منەوەی بزانم ڕۆنەکەرەکەی لە لەشی هەڵسون و شەکرەوردەشی پێکە بۆی مێردەکەی زمانی لێدا هەم چەورە هەم شیرین غێری ئەوە دوعانی لە سەوەرەقە بینووسیناوی چەور و شیرین بێت دوای مامۆستا قانیع سەیرەکە مافرەتە زۆر داماوە ئەم ئافرەتە ئاژەڵدارە هەر لە دوورەوە بۆنی لێدێت دیارە دەمێکە خۆی نەشتووە جلەکانی زۆر چڵکنن بیر دەکاتەوە چارەسەرێکی ژیرانە بۆ ئەم ئافرەتە دانێ ئەمە بە دوعا و نوشتە نووسین چارەسەر ناکرێت بیر دەکاتەوە ئەم ئافرەتەش بڕوای بە مەلای مزگەوت هەیە کە چارەسەری کێشەکانی خەڵکی پێ دەکرێت بەڵام فێڵی لێ ناکە بە ناوی ئاینەوە نایخەڵەتێنێ ئەڵێ خوشکەکەم وەرە کچی خۆم خوشکی بەڕێزم چارەسەرت دەکەم وا لێ دەکەم مێردەکەت لەسەر سەرت بگرێ بە حیاتی بیر لە ژنهێنان نەکاتەوە ئەڵێ مامۆستا چۆن دەڵێ دوعایەکت بۆ دەکەم دوعات بۆ نانووسم بۆت دەکەم لە بینی خۆم و خوادا بەڵام تۆش چەند شتێکم بۆ بکە بیانکەی دوعاکە تەسیری دەبێت نانکەی تەسیری نابێت ئەڵێ قوربان بەردم پێ بچێشی دەیکەم بەس مێردەکەم ڕووم تێبێ و ژنی تر نەهێنێ و ماڵم لێ نەشێوێ ئەڵێ دوعاکە بۆ شەرتە 2 ڕۆژ جارێک تەنەکەتان هەیە دڵە بەڵێ لە بیبە لەکانی تەنەکەکە پڕکە لە ئاو ئاگردانتان هەیە لە بەڵێ قوربان 2 ڕۆژ جارێک تەنەکەیەکی گەورە بەر لەکانی پڕیکە لە ئاوی خاوێن بیخە سەر ئاگردان ئاو گەرم کە و 2 ڕۆژ جارێک دەبێ خۆت بشۆی سەر و جەستەت بشۆی بە سابوون بەڵێ باشە دەبێت جلەکەت هەفتەی 2 جار کراسەکەی بەرت بشۆی نابێ ئەوە بە سڵکنی لەبەر تا بێ ئەڵێ بەڵێ باشە بچۆ بۆ بازار هیچ پارەت هەیە وەڵا شتێکم هەیە ئەڵێ یەک مێخک بەندی بۆن خۆش بکڕە نەچیتە ماڵەوە لە ناو جێگاکە بخەوی هەتا شوانە لە ملی دەکەی لە دوورەوە بۆنی قەڵنەفڵ و مێخەکەت دەبێت ئەگە سوکەعەتێک شوشەیەک دەستکەوت شوانە پێشوی بچێ ناو جێگا شتێک بەخۆت کە بە سەر و سنگیکە مێردەکە دەگە هاتەوە ماندووە و کێشاوەرز و کشت و کاڵ دەکا پێش ئەوەی بێتەوە چای بۆ حازرکە کورد زۆر حەزی دەچایە چای بۆ حازرکە و بی بەبەردەمی و پاک و خاوێنی پارێزە ئەمانەم بۆ بکە یەک مانجیکە سەرم لێدەوە 15 ڕۆژی پێدەچێ و ئافرەتە دێتەوە ماڵی مامۆستا قانیع مامۆستا ژن دەڵێ وەڵا هاتووە یەک بەرە مەشکە کەرە ڕۆنەکەرەی هێناوە دەبێ یەک دۆی هێناوە چیتەڵێ ماستی هێناوە ئەم شتانەی هەموو هێناوە و ئەڵێ مامۆستا یا ڕەبی خوا بتحەسێنێتەوە مێردەکەم هەر خەریکە دەم خوای ئێستا هەر باسی ژن ناکە هەر ئەوەندە بۆتە پیاوێکی ساڵح و چاک هەر نازانم بۆ گۆڕاوە دەفەمەوە کاریگەری نوشتەکەیە بەڵام دەبێت تۆش ئەم دەرمانانەی بەکارت هێناون ئەم خۆشنی 2 ڕۆژ جارێک و هەفتەی 2 جار کراوز گۆڕین و خۆبۆن خۆشکردن و عتر لە خۆدان لە کاتی چوونەوەی نەکەدە بەکاریان وازیان لێبێنی نوعاکە بەتاڵ دەبێتەوە بەکاریان بێنی مێردەکەت هەر ئاوا دەبێت لەگەڵتا هات چاوەڕێ چەند چارەسەرێکی ژیرانەیە واواکە زۆربەی ئافرەتان ئاوا خۆ بڕازێنێتەوە جاریان مێردەکەی خەریکە نەیناسێنێتەوە بۆ ناچێت بۆ ساڵن کاکە چێ مەنعی دەکات کام ئیسلامی ئێمە مەنعی ئەمانەی کردووە بۆ خەڵک بە ناوی دینەوە لە جوانیەکان لە جوانکاریەکان مەنع بکرێت پیاویش پێویستە خۆی جوان بکە بۆ ژنان پیاویش پێویستە خۆی بڕازێنێتەوە خۆی پخت و خاوێن کاکە ئافرەتیش حەزی هەیە وەک تۆ حەزت هەیە ابن عباس ئەو کەسەی لە هەموو کەس زاناتر بە قورئان لە دوای پێغەمبەری خۆسان دەفەرمێ ئینی لأتزين لامرأتي كما تتزين هي لي والله چۆن ژنەکەم بۆ من خۆم دەڕازێنێتەوە ئەوە خۆمی بۆ دەڕازێنمەوە جلی جوان لەبەر دەکەم خۆم بۆن خۆش دەکەم مووی زەستەی زیادەی لا دەبەم حەز دەکەم شۆخ و شەنگ دەرکەوم منیش عینی ماف دەدەم بە خێزانەکەشم ئێمە وازاین دەبێت هەر ژن وابێ ئەی پیاو دەبێت پیاوی جوابێ بەرامبەرەکەشت هەمان هەست و سۆزی هەیە بەڕێزان لە سەدەمی ئیمامی عومەرە ئافرەتێ هاتە دادگاوتی دەمەوێت تەلاق وەرگرم لە مێردەکەم دەمەوێت لێی جابمەوە ئیمامی عومەر فەرمووی نابێ و ناکرێ و ئەوانە بێتێدا ئامۆژگاریکە سوودی نەبوو فەرمووی مێردەکەی بانکەن هەر کە هات سەیری کرد ئەم ژنە ژنێکی دڵتەڕە جلی جوان لەبەرە شۆخ و شەنگ خۆی ڕازاندۆتەوە دەستکاری دەم و چاو قژی کردووە بەڵام ئەم پیاوە پیس و پەڵۆخ
دەستی بە خۆیان نەهێناوە جلێکی شەڕ چڵکن لچکێکی چۆقەکەی هاتوۆتە دەرێت تاچێ پێڵاوی دراوە تاژێکی ساغا ئیمامی عومەر سەیری کرد ئەم ژنە دڵتەڕە و ئەم پیاوە پێ سوپاخڵەکە بەنە دادگا لە شوێنەکە داینێن ئێستا دوو چۆن بەن شەڵتەری ژنان هەیە خەڵک ئەوشی پێ بێ شەرعیە کاکە ئەوە لە زمانی ئیمامی عومەریش هەبوو ئەم ژنە با ڕێگەیەکی هەڵە نەگرێ بیبەن بە شوێنی پاراستنی ئافرەتان ناداینێن با تووشی هەڵەیەک نەبێت کۆمەڵە ژنی مستەقف و ڕێکپێک سەرپەرشتی بکەن و توێژەری کۆمەڵایەتی و یاسانەس نەسیحەتی خێری بکەن با تووشی ڕێگەیەکی هەڵە نەبێت بردیان لە شەڵتەرێکی ئافرەتانی ئەو سەدەمی ئیمامی عومەرا دایاننا کە نەسیحەتی خێری ئافرەتەکە بکەن ئیمامی عومەر بە چی چارەسەری کرد فەرمووی ئەم پیاوە بەرن بۆ حەمام بیبەن لە حەمامە قژی بۆ بیشۆن قژی بۆ چاکەن بیڕازێننەوە یەک قاجلی تازەی لەسەر حیسابی من بۆ بکەن جوتێ پێڵاوی جوانی بۆ بکەن یەک شوشەعەتری بێنن کاکە کە کابرایان هێنا وەکو تازە زاوە دوو ڕسمت بگرت تا 180 لە فەرقیان هەبوو وتی کاکە بڕۆ بۆ فڵان شوێنی بەشی ئافرەتان و دەستی ژنەکەت بگرە وڵات شووسێکە ژنە لەوێ دانیشتۆ ژنەکە زۆر شۆخ و شەنگ و ڕێک و پێک و حەزی بە جوانی و ئەوانە بوو چوو دەستی گەژنەکە وتی لا چۆ عیب ناکەی پۆلیسی بۆ بانکەم کە سەیری کوتی باوکەر ئافر هەستە با بڕۆینە بۆ خاتی خواستە کە سەیری کرد پیاوەکەی خۆیەتی کوتی وەڵا ئەم دەنگەم بیستووە کوتی ئەوە پیاوەکە تۆی کوتی ئارە وەڵا کوتی ئەوە چۆن وا لێهاتەوە کوتی وەڵا ئەوان لێکردم دیدە تۆ ئاوا بەوەرە با بڕۆینەوە دەستی گرت و ڕۆیشتنەوە کۆتایی بە کێشەکە هات بەڕێزان جارێ جوانکاریەکە لە پیاوانیشدا بەشێکە لە چارەسەرەکە ئافرەتیش هەمان هەست و سۆزیە جا ئەم بابەتە زۆری ماوە ڕەن بەس پێشە بەهۆی شەوەی 27ەوە بابەتەکەمان جیاوازتر بێ بەڵام لە شەوانی داهاتووترا ئینشەڵا درێژەی پێدەم بە ئیزنی خوای گەورە خوا هەموو لایەکمان جوان و جوانتر کا بە ئیزنی خوا ئەخلاقمان جوانکە ڕەوشتمان جوانکە سیمامان جوانکە کردەوەکانمان جوانکە لای خۆی قبوڵمانکە لای هاوسەرمان قبوڵمانکە لە کۆمەڵگادا قبوڵ کراوە بین جوان ببینین و جوان بمان بینێ وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين